ڕۆبێرتۆ مۆڵینای ئەندازیار لە مانگی سێوە تاوەکو ئیستا لە کەرەنتینەدایە، واتە لەو کاتەوە کە کۆمپانیاکەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کارەکانی ڕاگرتووە، ئەو بەهۆی ترس لەم ڤایرۆسەوە لەو کاتەوە لە ماڵ نەهاتوەتە دەرێ. کۆبوونەوە کاریەکانیشی لە ڕێگای ئۆنلاینەوە بەڕێوە دەبات و لە جیاتی ڕۆیشتن بۆ بازاری خواردن لە ڕێگای ئەپەکانەوە خواردنیش دەکڕێ. لەگەڵ خێزان و هاوڕێکانیشی تەنیا لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی هەیە. لەبەر خێزانەکەم دەترسم. ترسم ئەوەیە کە هەڵگری ڤایرۆسەکە بم و لە کۆتاییدا بێگوازمەوە بۆ خەڵکی دیکەش. شارە گەورەکانی بەرازیل وەکو ساو پاولۆ و ڕیۆ دۆ جانیرۆ چالاکە ئابووری و پارک و هۆڵە وەرزشیەکانیان کردووەتەوە. ئەگەرچی وڵاتیش ڕۆژانە نزیکەی 1000 نەفەر مردنی تێدا تۆمار دەکرێ لە ماوەی 50 ڕۆژدا بە بەردەوامی. کۆتایی هەفتەی ڕابردوو تەنیا ڕۆژێک بووە کە مۆڵینا ڕۆیشت بێتە دەرەوە، بژاردەکەشی چێشخانەیەک بوو. وەکەوە وایە بوو یەکەم جار لە ژیانمدا شتێکم کردی بێت، کارێکی تەواو نوێ. تەنانەت گەر پێشتریش ئەو کارم کردی بیت بە تەواوی هەستم بە پراوێزی کرد، بەڵام کەمتر لە 2 کیلومتر ئەولاتر شتەکان بە شوەیەکی دیکەن. لە ناو بازارێکی بەناوبانگی قەرەباڵغدا خەڵک بۆ کڕینی کەلوپەلی خواردن بە نرخێکی هەرزانتر خۆیان دەخەنە مەترسی توشبوون بە ڤایرۆسەکە. زۆرێ لە فرۆشیاران ماسکیان بەکار نەهێناوە، تەنیا لە 20 خولەکدا 30 تا داکاستا بەر بە 3 دەستفرۆش دەکەوێت کە ماسکیان بەکار نەهێناوە. زۆری لە خەڵک گرنگی بە خۆیان نادەن و ماسک بەکار ناهێنن. ئەمەش لە نەبوونی هوشیاری و خوشنەویستنی ئەوانی دیکەوە سەرچاوە دەگرێ. لەبەر ئەوەی گەرمن ئاگام لە خۆم نەبێت ڤایرۆسەکە بڵاو دەکەمەوە و بەم شێوەیە ئەم پەتایە کوتای هاتنی بوونیە. شارە گەورەکانی بەرازیل وەکو پۆرتۆ ئەلێگرێ و کۆریتیبا نمونەی ئەو شارانە بوون کە لە سەرەتاکانەوە ڤایرۆسی کۆرۆنایان کۆنتڕۆڵ کردبوو، بەڵام کەمی ژمارەی مردنەکان وای کرد کە لە مانگی 6ەوە شوێنەکان بکەنەوە، هەرچەندە لەوانەیە زوو بوو بێ. لە ئیستادا نەخۆشخانەی هەردوو شارەکە شوێنی خاڵی دیکەی نییە بۆ نەخۆشەکان. کردنەوەکان لە میانەی بەرزبوونەوەی ژمارەی توشبوواندا ڕوویدا، ئەمەش بە زۆری لە باشووری بەرازیلدا ڕوویدا. هەندی لە ویلایەتەکان چالاکی ئابوووریەکانیان دەستی پێکردەوە، بەڵام لە ئێستادا دەبێت دووبارە بەرەو دووە هەنگاو بنێنەوە لەبەرەوەی کە ئێمە هێشتا لە قۆناغی بەرزی ڤایرۆسەکەداین. هەرچەند کە ئێمە دەمانەوەی شوێنەکان بکرێنەوە، بەڵام پێویستە کە هەفتانە سەیری زانیاریەکان بکەین و بە ئاسپایی دەست بکەین بە گەڕانەوە و هەروەها دەبی تێبگەین لەوەی کە ئابوووریەکەشمان پێویستە بکەوێتە سەر پێ. سەرۆکۆماری بەرازیل جایر بۆلسۆنارۆ تەنانەت دوای ئەوەی کە خۆشی تووشی ڤایرۆسەکە بوو دەڵێت کە ئەم نەخۆشیە تەنیا هەڵامەتێکی بچووکە کە چارەی نییە. من پرسە و ماتەممە، بەڵام پێم بڵێن دەتوانم چیتان بۆ بکەم. ناوی من مەسیحە، بەڵام ناتوانم مۆجیزە بکەم. هاوکات کۆمەڵێک لە کارمەندانی تەندروستی بەرازیل سکاڵایان دژی بۆلسۆنارۆ بەرز کردوێتەوە لە دادگای تاوانی نێونەتەوەی لاها بە تۆمەتی جێنۆسایت و تاوانەکانی دژی مرۆڤایەتی لە کاردانەوەکانیدا بە ڤایرۆسی کۆرۆنا.